دکتۆرە زۆر جار نەخۆش قسەیەکە کە ئەڵێ بەیانیان کە هەڵ ئەستم هەستەکەم جسمم ڕق بووە یا جونگەکانم ڕق بووە ئەژنۆم ڕقا مەسەلەن هەندێک جار ئەڵێ پشتم ڕقا. ئایا ئەم ڕقبوونی بەیانیانە لە هەردوو نەخۆشیەکە هەیە یا تایبەتە بە یەکێک لە نەخۆشیەکان؟ بەڵێ زۆرجار لە هەردوو نەخۆشیەکە هەیە، بەڵام خۆی لە کاتی سەوەفان ماوەکەی کورتترە، یعنی لە نیو کاژمێر نیو کاژمێر تقریبان کەمترە، ئەمە لە کاتی سەوەفاندا. بەڵام لە کاتی نەخۆشی ڕۆماتیزمەکان ئەخایانێ لە نیو کاژمێر زیاترە و زۆریش باوە، یعنی چەند زیاتر بێ ئەوە ینی ئەوە ئەگەیەنێکەوە نەخۆشیەکەی چالاکە لە ئاستێکی چالاکە. زۆر چاکە. ئەی دکتۆرە هەنە جار هەیە نەخۆش ئەڵێت بەکارکردنی زۆر و لەسەر پێوەستان و هاتوچۆ و چالاکی زۆرتر ئازارم زیاتر ئەبێ. ئێوە وەکو پزیشکی پسپۆڕ یەکەم شت کە بە خەیاڵتانە دێ بۆ ئەم حاڵەتە چییە؟ کام لە جۆری نەخۆشیەکانە؟ یان بە پێچەوانەوە هەندێک جار نەخۆشەڵێ کە پشوو ئەدەم کە ئیسراحەتەکەم اینجا ژانم زیاد ئەبێت. بەڵێ بێگومان لە حالەتی یەکەمە کە لەگەڵ جوڵەیە زیادە بێ ئەوە سەوەفانەگرێتەوە زیاتر، بە تایبەتی لە کۆتایی ڕۆژەکە نەخۆش ئەلێ لە کۆتایی ڕۆژەکە کە ئەچمە سەرجێ زۆر ئازارێکی زۆرم هەیە ئەوە لە کاتی سەوەفانە ڕۆئەدا. بەڵام ئەگەر نەخۆشیەکە لە کاتی ناچالاکی یان لە کاتی ئیسراحەتە ئازاری زۆر بێ ئەوە نەخۆشی ڕۆماتیزمەکان ئەگرێتەوە، چکم لەگەڵ کە ئیسراحەتەکەی ئەوە ئازارەکەی زیاترە بێ، بەڵام لەگەڵ جوڵە کەمترە بێتەوە لە نەخۆشی ڕۆماتیزمەکە. زۆر چاک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی